وفاتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام طبعا ئیمامی ئەبوبەکر نزیکترین کەس بوو لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەو کاتەدا ینی کە دەبوایە لە هەموو کەس ئەگەر مەسەلە ئیمانە پتەوی ئیمان نەبێت دەبوایە لە هەموو کەس لە ڕووی وێرانیەوە مەسەلەن شڵەژاوتر بێت بەڵام لەو کاتەدا کە ئەو سەحابە هەمووی کۆبووەتەوە هەر یەکەی لەناو خۆیدا ڕۆژێکی زۆر حەزینە ئەو ڕۆژێک کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام تێیدا وەفاتی کردووە تەبەن خۆشەویستترین کەسی ئەو سەحابانە ئەو ڕۆژە زۆر حەزینە بەڕاستی کاتێک کە خەبەر دەگاتە ئیمامی عومەر و کۆمەڵێک سەحابە ئەوان ڕەئیان وا دەردەبڕن دەڵێن نابڵن پێغەمبەری خوا وەفاتی کردووە ینی ئەوەندە سۆز و خۆشەویستیان بۆی هەیە نابێ بڵن پێغەمبەری خوا وەفاتی کردووە دواتر ئیمامی ئەبوبەکر دەڕوا بۆ لای ئیمامی عومەر ڕزای خوای پەروەردگارە لێبێت دەڵێ ئەی عومەر هەستە بە ئێمە بچین بەو خەڵکە بڵین خەڵک ڕاوەستاوە با پەیامێکیان پێ بڵین کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وەفاتی کردو و با دوو قسەی خێریان بۆ بکەین چۆن ئەم خەڵکە دامرکێتەوە چۆن پێیان بڵین خەڵک بتوانن سەبر بگرن ئیمامی عومەر دەفەرمێ من ناتوانم بێم هەڵناستم ئەی ئەبوبەکر یعنی هەتا ئەو کاتەش کە دەفەرمێ منداڵە پێغەمبەری خوا وەفاتی کردووە کاتێک ئیمامی ئەبوبەکر بەتەنیا دەڕوات ڕوو لە خەڵکەکە دەکات ئەی خەڵچینە جا شێوەی قسەکردنەکەش چۆن دەڵێ بە نەوعێک بۆ ئەوەی بتوانێت کەمترین قسە بکات و زۆرترین سوود بە خەڵکەکە بگەێنێت قەناعەتی بەو خەڵکە بگەێنێت ئەگەر لە ڕووی خۆشەویستیەوە بڵێ دەبێت ئیمامی ئەبوبەکر نتوانێت قسە دەربڕێت بەڵام واتە دەربڕینی قسە لە کاتێک خۆشەویستترین کەست وەفات دەکا ئەوە نیشانەی ئیمان سەلامەتیە کە تۆ کوفرانەی خوا نەکەی و بتوانی شکرانە دەربڕیت ئەم دەرسەی لێ وەردەگیرێت بەڕاستی لێرەدا جا ئیمامی ئەبوبەکر ڕوو دەکاتە خەڵکەکە بە دوو وشە پێیان دەڵێت چونکە دەزانن ئەوان تەوحیدیان لایە دەزانێت کە تەوحیدیان لایە بە کەلیمەیەک دەیانگرێت کە مانای تەوحید دەکەینی وشەکەی پێیان دەفەرمێ ئەی خەڵچینە بەڕاستی هەر کەسێک لە ئێوە ئەگەر محەممەدی پەرستی بێ صلی الله عليه وسلم ئەوە وەفاتی کردو تەواو یعنی خواکەی ئەو نەما ومن كان منكم يعبد الله فإن الله حي لا يموت وهر کەسێکیش لە ئێوە کە خوای پەروەردگاری پەرست بێت ئەوە خوای گەورە بەردەوام زیندۆ دەمێنێت پەرستن تان هەر وەکو خۆیەتی بۆیە شڵەژانتان بەو جۆرەی نابێت یعنی بە کەلیمەیەکتیان دەگەێنێت کە ئەو هەڵچوونەی کە ئێوە کردوتانە نابێ وابێت دواتر ئاەتێک دەخوێنێتەوە دەفەرمێ خوای پەروەردگار فەرموویەتی ئینەکە مەیتون وئینەهم مەیتون پێیان دەفەرمێت خوای گەورە فەرموویەتی ئەی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام تۆ مردوویت یا تۆ دەمریت و ئەوانیش مردوونە یعنی ئەوانیش دەمرن بە دوو تۆدا جا ئیمامی عومەر و لە کۆمەڵێک سەحابە ئاەتێک تر دەخوێنێت سوڕەتی ئالی عیمران دەفەرمێ کە ئەم دوو ئاەتانە دەخوێنێتەوە دەفەرمون واللهی کاتێک کە گوێمان لەو ئاەتە بوو وەمانزانی تازە یەکەم جارەکە دابەزی بێت یعنی وەمانزانی قەت گوێمان لێی نەبووە ئەو جار زانیمان کە ئاەتی خوای پەروەردگار هەیە لەسەر مردنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو جار سەبووریمان هات کەواتە وتنی کەلیمەیەک کە چۆن بتوانی خەڵک تێگەێنی لە دین ئەگەر کەمیش بێت مادەم مانای تەوحیدی تێدایەوە پەیامەکەی خوا دەگەینیت تۆ بەکەمی نەگریت ئەم سێ وشەی ئیمامی ئەبوبەکر هەموو سەحابانەی هێنایە قەناعەت کە بەڵێ پێغەمبەری خوا